چارلزی یەکەم پادشای ئینگلترا و سکۆتلەندا و ئێرلەندا بوو کە لە ساڵی 1625 بوو بە پادشای ئەو وڵاتە پاشباوکی کە ناوی جیمسی یەکەم بوو. چارلزی یەکەم لە ساڵی 1629 بەدواوە هەوڵی تاگڕەویدا و پەرلەمانی هەڵوەشاندەوە، بەڵام ناچار بوو لە ساڵی 1640دا پەرلەمان بانگ بکاتەوە بەو پێی پێویستی بە بڕیاری پەرلەمان بوو بۆ کۆکردنەوەی بودجە بۆ جەنگی دژ بە سکۆتلەندیەکان. دواتر شەڕی ناوخۆ لە بەریتانیا ڕوویدا و لە ساڵی 1645دا شۆڕژگێڕانی دژ بە پادشا توانیان چارلزی یەکەم دەستگیر بکەن و پەرلەمان بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکرد. بەواش بۆ یەکەم پادشا لە مێژووی بەریتانیا کە لەسەر خراپ بەکارهێنانی دەسەڵات و تاگڕەوی و شەڕی ناوخۆ لە سێدارە درا. لە شەڕی ناوخۆی بەریتانیاوە بۆ شەڕی ناوخۆی کوردستان 18 ساڵ بەسەر ڕووداوی سیویەکی ئابدا تێپەڕ دەبێت. ئەو ڕووداوەی کە تا ئێستا لە بیری زۆرێک لە خەڵکی کوردستاندا ماوە و کۆمەڵگەی کرد بە دوو بەشەوە، بەشێکیان بە ڕۆژێکی مێژووی دەزانن و پیان وایە سیویەکی ئابی 1996 خاڵی وەرچەرخانی گەورەیە لە هەرێمی کوردستان و هەندێکی تریش بە خیانەتی ناودەبن و پیان وایە پەڵەیەکی ڕەشا بە نێوچەوانی پارتی دیموکراتی کوردستانەوە. یەک مۆربی ناوچانی پارتی بڵێ سیوێکی ئاب پارتی دیموکراتی کوردستان، ئەمە ئەو پەڕی ناپڕۆفشناڵیە، نەعەدالەتیە، زوڵمە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان. ئێستا 18 ساڵە سیوێکی ئابمان جێشتووە، بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی دەرکەوتەکانی ڕووداوەکە و سەیری دیمەنی پانۆرامای ئەو 18 ساڵی ڕابردوو دوای ڕووداوەکە بکرێت، پرسیارێکی گرنگ خۆی وەدەردەخات، ئەویژەوەیە خێر و شەڕی ئەو ڕووداوە چووە ماڵی کێوە؟ واتە ئایا کێ سوودمەند بوو لە ڕووداوی سیوێکی ئاب و کێ زەرەرمەند بوو لی؟ ئایا ئەو ڕووداوە پەڵەیەکی ڕەشە و خیانەتە یان خاڵی وەرچەرخان و دەستپێکردنی قۆناغێکی مێژوویە؟ بەڕێزم حیزب لەگەڵ بەحساتوەتەوە شارێکی داگیر کردووە، سامانی ئەم وڵاتە داگیرەکە طبعاً بۆ تۆ پیرۆزە لەبەر ئەوەی تۆ بەرگریکەری هەموو ئەو سیستەمە بۆ گەهانەی کە لە هەرێمی کوردستان، بەڵێ ئەوەی هاتووە شەوانە ئەچیت سەر گەنجەکانی ئەو شارە بۆ ئەوەی خۆپیشاندانەکەن تەعزیبیان نەدەی. ئەگەر پەڵەی ڕەش و خیانەتە، ئایا پارتی دیموکراتی کوردستان زەرەرمەند بووە یان سوودمەند؟ هەندێک لە چاودێران پیان وایە سیویەکی ئاب سوودی گەورەی گەیاندووە بە پارتی و جگە لە عیبەیەکی معنەوی و ئەخلاقی کوردەواری هیچ زیانێکی ئەوتۆی لەسەر ئەرزی واقع نەبووە بۆ پارتی و ئەو ڕووداوە ڕکابەرە تەقلیدیەکەی بارزانی و پارتی لاواز کرد کە تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، ئەویش لەبەر ئەم هۆکارانە. یەک، پێش سیویەکی ئاب پارتی تەنها لە 130 کوردستانی بەدەستەوە بوو، بەڵام دوای سیویەکی ئابوو تا ئێستاش پارتی لە ڕووی فعلیەوە نزیکەی لە 160 هەرێمی کوردستانی بەدەستەوەیە، ئەگەر حسابی دوو ئیداری بکەین کە تا ئێستا بەردەوامە، واتە سیویەکی ئاب پارتی کردە حیزبی فەرمانڕەوایی زۆرینەی کوردستان. دوو، 4 ساڵ پێش سیویەکی ئابوو لە هەڵبژاردننی ساڵی 1992دا مەسعود بارزانی لە هەڵبژاردننی ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەرامبەر تاڵەبانی تەنها لە 144 دەنگەکانی بەدەستێنا، بەڵام پاش 13 ساڵ لە ڕووداوی سیویەکی ئابوو لە ساڵی 2009دا بارزانی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمدا لە 171 دەنگەکانی هێنا. 3. پێش سیویەکی ئابی 1996 و پێش هەڵگیرسانی شەڕی ناوخۆ لە ساڵی 1994دا پارتی تەنها پۆستی جێگری سەرۆکی حکوومەتی بەدەستەوە بوو و زۆربەی پۆستە گرنگەکانی تر بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بوو، بەڵام پاش سیویەکی ئابوو تا ئێستای لەسەر بێت پارتی پۆستی سەرۆکی هەرێم و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی هەرێم و پەیوەندیەکانی دەرەوە و مەلەفی نەوتی بەدەستەوەیە. 4. پێش سیویەکی ئاب لە ڕووی پەیوەندیە نێونەتەوەیەکانەوە با وتەی هەندێک کەس و لایەن پارتی تەنها پەیوەندیەکی نهێنی لەگەڵ سەدام حسێن و ڕژێمی بەعزدا هەبوو، بەڵام لە ئێستادا پارتی وەک حیزب و وەک بنەماڵە پەیوەندیەکی فراوانیان لەگەڵ زۆربەی وڵاتاندا هەیە. دەردەکەوێت کە پارتی سوودمەندی یەکەم بووە لە ڕووداوەکانی سیویەکی ئابدا و سیویەکی ئاب پارتی لە حیزبێکەوە کە مەترسی لە ناوچوونی لەسەر بوو کرد بە حیزبی فەرمانڕەوای کوردستان، ئەیکەواتە کێشە لەکوێدایە و بۆ نارانی پارتی ڕخنە لە پارتی دەگرن. بەپێی ڕای بەشەکەی تر لە خەڵکی هەرێمی کوردستان بەتایبەت ڕکابەرەکانی پارتی پێیان وایە ئەم سوودمەندبوونەی پارتی کێشەی تایە لەبەرم هۆکارانە. 1. ئەمە ئەوە دەردەخات کە بەشێک لە وڵاتیانی کوردستان نەک پارتیان سزانە داوە لەسەر ئەم ڕووداوە، بەڵکو پاداشتیان کردووە و لە ئێستادا سەرۆکی ئەو حیزبە دەنگی لە پێش ڕووداوەکانی سیویەکی ئاب زیاترە. 2. هەروەها بەپێی وتەی ڕکابەرانی پارتی بەشێک لە وڵاتیانی هەرێمی کوردستان ڕووداوەکانیان لەبیر دەچێتەوە، ئەگەرچی لە هەڵبژاردنەکانی ساڵی 2009دا یەکێتی بانگەشەی بۆ بارزانی کرد،
بەڵام نەدەبوو دەنگدەر ئەو ڕووداوە گەورەی لەبیر بچێتەوە کە بە وتەی ئەوان بریتی بوو لە هێنانی دەبابەی ڕژێمی پێشوو بۆ سەر پەرلەمانی کوردستان کە ئەو ڕژێمە تۆمەتبار بوو بە ڕشتنی خوێنی کورد. 3. لە ڕووی سایکۆلۆژیا و هەروەها لە ڕووی معنەویەوە ئەم زیادکردنەی دەنگی سەرۆشی پارتی و زیادبوونی دەسەڵاتی پارتی و قبوڵکردنی بەشێکی زۆری هاوڵاتیان ئەوە دەردەخات کە کێشە نیە هەر کات هێزێکی کوردی پەناب بات بۆ دوژمن بۆ لە ناوبردنی هێزەکەی بەرامبەری کە ئەماش ئەوە دەگەێنێت کە ئێستاش هێزێکی تری کوردی دەتوانێت هەمان ڕووداوی سیوێکی ئاب دووبارە بکاتەوە چونکە هاوڵاتیان سزای ئەو هێزە نادەن. بۆیە لە کۆتایی ئەم دوو بۆچوونە جیاوازەدا و لە وەڵامی ئەوەی کە ئایا کێ سوودمەند بووە لە ڕووداوەکانی سیوێکی ئاب دەبێت ئەو پرسیارە بکرێت کە ئایا لە هەرێمی کوردستاندا سەرباری هەبوونی دەیان کەم و کورتی و تەنانەت گەندەڵیش بە پێی وتەی بەرپرسان کە سزا دەدرێت لەلایەن خەڵکەوە وەک ئەوەی لە بەریتانیا ڕوویدا پێش 400 ساڵ؟